بەڕێزان ساڵی 2019 سەدەی 21 ئێمەی کورد هێشتا خەریکین لەسەر کرامەتی خۆمان شەڕەکەین. کەرامەتی کورد ڕێک بۆ واتاسە کە مافەکانی بپارێزگێت. ئێمە هیچ مافێکمان لەسەر خاکەکەی خۆمان ناپارێزێت و ئێمە ئەشێ بۆ کەرامەتی خۆمان شەڕ بکەین و ئەشێ باوەڕ بکەین کە ئینسان بوونمان کەرامەتی ئینسان بوونمان ڕێک بەرامبەرە لە تەک کوردبوونمانە، بەرامبەرە لە تەک مافێنەتەوەیی کوردمانە. تا شەڕ بۆن مافێنەتەوەی کورد نەکەین کەرامەتی ئینسان بوونمان بەدەست نایێت و ناتوانین بەدەستی بێرین. کەڵک بگرین لەم یەکگرتنمانە، کەڵک بگرین لەم پێکەوە بوونمانە، لە ئەم ڕۆژە جوانگەلەی کە گشتمان هاین بە یەکەوە بە قبوڵکردنی تواو جیاوازیەکانی یەکترینە و بە قبوڵکردنی تواو ڕەنگەکان لەلای یەکترینە و تێبکۆشین بۆ گەیشتن بە تواو مافەکانی نەتەوەی کورد. فرە کاتان ناگرم، فرە بەڕاستی شانازی یەکەم کە ئیمڕۆ توانیم چەند خولەکێ لە خمەتانە بم دیسان دەستخۆشی ئاوایی گاوەرە و بەتایبەتیش ئەو کشە بە ڕێزگەلاکەم کە بەڕاستی ئیمڕۆ باش سەلماندیان کە ئەو ڕادەی کە پیاک ئەتوانێت لە ناو کۆمەڵگا کار بکە کەنیشکیش ئەتوانێت و ڕاستیەکەی لە ناو کۆمەڵگای کوردەواریە ئێمەی کورد تا ژنەکانمان بەرامبەر ڕێک هاو ئاست پیاگەکانمان بۆ کۆمەڵگاکەیان شەڕ نەکەن بە دڵنیایی ئەم کۆمەڵگا ڕزگار نابێ. دەستان خۆش پەیمانی نەون جارێکی تر نەوەستان شیرین و خوشه